ئازیزانم چوار ڕووبارمان هەیە ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێیە فەرمێ خوای گەورە بەم چوار ڕووبارە تاوانی بەندەکانی ئەسڕێتەوە و پاکیان ئەکاتەوە. ڕووباری یەکەم بریتیە لە ڕووباری تەوبەت النەصوح، وای گەورە بەندەکەی لە دنیاوا ڕاهێنێ هەر کە تاوانەکە ڕاستەوخۆ پەشیمانەوێتەوە و غەمگینەوێ داوای لێ خۆشبوون لە خوای پەروەردگارەکە. و ڕووباری دووەم بریتیە لە ڕووباری ئەلئەعمال الصالحە، کردەوە چاکەکان. ڕاستە لە دنیای مقەسرە دەست بۆ هەموو تاوانایەوە هەموو تاوانیەکە، بەڵام لە پاڵەوەش وازی لە ئەعمالی صالح نێناوە، نوێژەکانیەکە، ذکرە، قورئان خوێندنە، هەموو ئەمانە خوای گەورەی کاتەمایە سڕینەوەی تاوانەکانی. ئین الحەسەنات یذهبن السەیئات. ڕووباری سێمیان بریتیە لە بەڵام موسیبەتەکان. ئاو بەڵام موسیبەتانەی کەوا بەسەر ئێمەیا دێ، بەسەر خەڵکییا دێ، بۆ نمونە کەسێک دەعمەکە، کەسێکی لێ ئەمرێت، تووشی نەخۆشین دێ، نەخۆشەکەوێ، شوێنێکی بریندارەوێ، ئەو بەڵام موسیبەتانە ئەڵڵا سوبحانەوە وتەعالا سەیری ئەو بەندەیە ئەکات. ئەگەر شوکرانە بژێر بێ لەسەری ئەیکاتە کەفارەتی تاوانەکانی. و هەروەها ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرموێ هەر کەسێک خوای گەورە خێری بۆ بوێت ئەم سێ ڕووبارە ئەکاتە کەفارەتی تاوانەکانی پێش ڕووباری چوارەم، تووشی ڕووباری چوارەمیان ناکە. ڕووباری چوارەمیان بریتیە لە دۆزەخ خوای گەورە پەناماندا. خوای پەروەردگار بەپی تاوانەکەی ئەو بەندەیە سزای ئەدا لە دۆزەخ و لە تاوانەکەی پاکێکاتەوە. داواکەم لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالا پاکوەکردنمان نەخاتە دۆزەخ. وەسەلام عەلەیکوم.